لزنجيري بجاري درون أمره لقل ألقي تر أبين ألقي حوتم يعني بشي حوتم لا يشك لنا خوشكاني دينداري من كبريتي لبدقماني دوائي كباسمان للريابازي وجاني خاتي كرهاتي نسر باسي بدقماني لألقي رابردو باسم لو هندق لو بالنرانا كرت كوا أكن إنساني مسلمان بدقمان درجة ئێستا تەکمیلەی ئەوە ئەکەمەوە بە پشتیوانی خوای گەورە چەند خاڵێکی تر باس ئەکەم بۆ بیرخستنەوەی خۆشم و ئەو عەزیزانەش کە جۆمان لێ ئەگرن. ئەشێ هۆکاری بەدگومانیەکە کەش و بارودۆخی دەوروبەری ئەو کەسە بێ کە تایە پەروەردە بوو. ئەشێ خێزانی بوو بێ لە ماڵێکا گەورە بوو بێ کە بەدگومان بوون عادەتەن لە ناو خۆیانە کە قساکەن لەسەر خەڵکی تر دائما بەتیر و توانجن دائما قسە بە خەڵکی تر ئەڵێن کەسانێکی باشە گەریشێکی باشەشیان کرد هەر بە خراپ بۆیان تەویلەکەن یان تەفسیری خراپیەکەن هەر بەدگومانن بەرامبەرین یان لە کەش و بارودۆخێکی تری لا کۆڵانە گەورە بووە مەبەستم لە کۆڵان ڕەفیقە ئەو دۆستانەی کە هەی بوون یان تەئسیری مەکتەبی لەسەر قوتابخانەکەی مامۆستایەکی کە کاریگەر بووە لەسەری ئەمیش متەئسر بووە بۆ ئەو مامۆستایش ئەم سیفەتەی هەبووە یا کە مامۆستایەک لە مزگەوت شەرت نییە مەبەستم مامۆستا مەلایە یان ئەو کەسەی دەرسی پێوتۆ لە ئاڵقەی دەرسەکانی مزگەوتە یان ئەشێ لە ئیعلامەوە متەئسر بوو بێ کەسێک لە ئیعلامە قسەی کردووە یان بەرنامەیەک هەبووە لە میدیایەکەوە شتێکی وەرگرتووە و کەوتۆتە ژێر کاریگەری ئەشێ ئەمانە هەمووی ببنە سەبەب بۆ ئەوەی کە ئینسانەکە بەدگومان دەرچێ. دربارەی کاریگەری دایک و باوک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ما من مولود إلا يولد على الفطرة فأبواه يهودانه وينصرانه ويمجسانه كما تنتج البهيمة بهيمة جمعاء هل تحسون فيها من جدعاء أفرمي بيغمري خواه عليه الصلاة والسلام أفرمي هر كسك هر منالك لدايك به لسر ديني فطرة لدايك به لسر إيمان داريتي وباوربون بخواي قورا لدايك به بلام دايكو باوچي وايليا كان ببه بجولك يان ببه بمسيحي يان ببه بمجوسي وزردشتي أوش رقيك وتي أنا دروست بيتو ديتو بيش أبو هريرة خوالي الرازي بك الرأي فرمودكيا أو آياتي بدوايا أخبرند ودوايا فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون كوابوها مكور بليغوكو حديثك فرمي لسرخوا ناسي سرشتي لدايك به وكو هر مخلوقي ترك ديت دنيا خواناز درچه بلام دايكو باوچي اي كان جولكا يان ديان يان آگر پرست و مجوسي هر وكو كآجل آجل يتري ليه به وسيما صفتي بيشيني خوي لقل خويا أهيني بوشيويا أوي جوا درچه او هر او تبعتو سرشتيه كخواي قور خلقي لسر خلق كردوا وكو آياتك أفرمي يعني أو دينو أمة خواناسي كخواي قور خلقاني لسر خلق كردوا كخواناس درچنو برو هدايتي خواي بين بلام ايتر بوشيويا دايكو باوچانا قورن آياتك أفرمي هیچ مجالێک لە گۆڕانکاری ئەم ڕێسا خوایە یانە بە هیچ کلۆجێک ڕێسای خوایی ناگۆڕێ. دەربارەی کاریگەری هاوڕێژ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ إنما مثل الجليس الصالح والجليس السوء كحامل المسك ونافخ الكير فحامل المسك إما أن يحذيك وإما أن تبتاع منه وإما أن تجد منه ريحا طيبة ونافخ الكير إما أن يحرق ثيابك وإما أن تجد منه ريحا خبيثة واتنموني هاو دني تشاكو هاو دني خراب هاو ري خرابو يعني هاو ري تشاكو هاو ري خراب وكو هالقري عترو هالصورينري مشدمي لاي آسنگروان مشدما كاتي خوي آسنگر ككوري خلوزي هبو آسنكي خستنا وسر پشكوكاني دوای وی فولە پشکۆکان بکە و داخوێ و سوور ببنەوە مشەدەمەیان بەکارهێنا دوو مەشکە کە ئاوە ئەجوڵێنرا لە هەردوو لاوە ئیتر فویە کردە هەوا هاتە ناو مەشکەکە و دەریە کردەوە بۆ ناو کوورە خەڵوزەکە ئاسنەکەی پێسوورە بۆ ئەمە
پێڵەن مشەدەمە یان لە هەندێک شوێنی کوردستان پێڵەن هەمبانەبە. ئەمە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هاوڕێی باش وەکو عەتر فرۆشەکەیە، هاوڕێی خراپ وەکو ئەو کەسەوەیە کە مشەدەمەکەی پێیە نزیکی ئاگرەکەیە، کابرای عەترەکە یان عەتری لێکڕی یان ئەداتێ یان لێکڕی، ئەگەر هەر هیچیش نەبووە فەرمێ بۆنی خۆشت بەسەرادێ. بەڵام مشەدەمەوانەکە پۆشاکەکانە دەسووتێنە چکە پزیسکی ئاگرەکەت بۆ دێ، ئەگەر هەر ئەوەش نەبێ بۆنی ناخۆشت بەسەرادێ.